هەر باس لە ناوچە شوێنەواریەکانی پارێزگای کەرکووکەکەین بۆی بزانین تا ئێستا هەندێکیان مەترسی لە ناوچوونیان لە سەرەکە ناوچەکان کۆمەڵێک وەک دەزین لە پێشترە لە ساڵانی چلەکاندا مۆزەخانەیەک لە کەرکووکە بۆ کە پارچە شوێنەوەرەکانی تێدا پارێزراوە بەڵام لە نەوەتەکانە پێم وا بێت بەڵێ ئەو ناوچە شوێنەوەریانە لەیان حکوومەتی ڕژەین بەعسەوە پێم وا بێ لە ناوچۆ هەموو پارچە شوێنەوەرەکان براون بۆ مۆزەخانەی گشتی لە بەغداد و تا ئێستاش پێم وا بێ لەوێن بەڵام هەوڵی دروستکردنی مۆزەخانەیەک دراوە پێم وەکوی کە لە راپۆرتەکەشا پێشتر بینیمان مۆزەخانەی کراوەتەوە و پارچە کە لە پووری و شوێنەواریەکان لە مۆزەخانەکەدا دەپارێزە بۆی بزانین تا چەند گرنگی بە ناوچە شوێنەواریەکان دراوە لە کەرکووکە ئەم باسی ئەم تەوەرەمانە بێت بە میوانجاری دکتۆر دڵشاد عومەر سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی کەرکووک لە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە دکتۆر دڵشاد سڵاو لێ بێت و بەیانیت باش بێت ئەمێ باس لەوە بکەیت کە گرنگی و تا چەند توانراوە گرنگی بە ناوچە شوێنەواریەکان بدرێت لە پارێزگای کەرکووک. سڵاو بەیانیتان بانی باش لە هەموو بینەران و بیسەرانی کورسان نیوز لە ڕاستیدا پێشوەی بچینە ناو ئەو تەوەری ئەو بابەتە من پێم خۆش لە جارێ پێناسەیەکی پێناسە و گرنگی مێژوو شوێنەواری شاری کەرکووک بکەین ئەوەی هەتا ئێستا مێژوو نووسان و شێوەرناساکان پێی گەشتوونە کەوا مێژووی کەرکووک مێژوویشی دێرینی هەیە تەنانەت دێرینی ئەم مێژوەی لەسەر ئاستی جیهاندا ناسراوە و تەمەنەکەی هەتا ئێستا دیاری نەکراوە بەڵام بەپی ئەو ئاماژە ئەرکۆلۆجیانی کە هەیە تەمەنی ئەم شارە بۆ پێش چاخی مێژوو ئەگەڕێتەوە تا پێش 4000 ساڵ پێش ئێستا و لە ئەنجامی ئەم تەمەنە درێژە دیێرینەدا دەیان وەسەدان پاشماوە و شوێنەواری مێژووی گرنگمان هەیە کە هەندێکیان دیارن و هەندێکیان هەتا ئێستا کنە و پشکنینی تێدا نەکراوە. ئەم ژمارە شوێنە مێژوویە گرنگانە و یاخود شوێنەوارانەی کە لە شاری کەرکووکدا هەیە لە ڕاستیدا بەپێی چاخە مێژوەکان دابەشەکرێ. بۆ نمونە ئێمە گوندی چەرمۆمان هەیە کە تەمەنی 7000 ساڵە و قەڵای کەرکووکمان هەیە کە تەمەنەکەی تا ئێستا کە لە ساڵی 1923 هیچ کنەوپشکنی شتان نەکراوە بەڵام بە شێوەی سوودفە 51 تاپلۆی تاتەقڕینی تا دۆستراوەوە کە تەمەنەکە ئەگەڕێتەوە یاخود بوونی قەڵای کەرکووک گەڕێتەوە بۆ ناوەڕاستی هەزارەی سێم بێژگە لەمانە شاری نووزیمان هەیە کە لە ساڵی 1927 کنەوپشکنی تێدا کراوە و هەروە تەپۆڵکەی فەخارەمان هەیە تەپۆڵکەی مەتارەمان هەیە کۆمبەتنیمان هەیە ناوچە شوێنەوارەکانی دەوروپشتی کەرکووکمان هەیە کە لە ناوچەی حەویجە و ڕیاز و داقوق و خورماتووە و لە هەندێک ناوچەی تریشتا دەیانی شوێنەواری کۆنمان هەیە کە ئەمانە تەمەنەکانیان نەگەڕێتەوە بۆ چاخەکانی هەزاری یەکەم و دووەم و سێمی پێش زایەنیتا لە سەردەمی دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامیدا یاخود قۆناغی مێژووی ئیسلامیدا ڕاستە کەرکووک شارێکی فرامۆشکرا بووە شار و شارۆچکەکانی دەوروپشتی کەرکووک زیاتر ناسراون بەڵام لەو سەردەمەشدا هەندێ شوێنی شوێنەوارمان هەیە وەکو مەنارەی داپۆکمان هەیە و چەند مزگەوتێکی گرنگمان هەیە بەڵام لە سەردەمی نێو هاوچەرخدا بە تایبەتی دوای ئەوەی کە کەرکووکەکەوێتە ژێر هەژمون و دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیەوە چەند ناوچەیەکی شوێنەواری گرنگ دروست دەکرێت بۆ بنمونە قشڵەی کەرکووک کە ئێستا لە وێنەکەدا دیار بوو کە ئەو مۆزەخانەی تێدایە و هەروەها سەرای کەرکووکمان هەیە و هەروەها دەیان خانەقا و تەچیە و ئاسیا و مزگەوت و گەڕەکی کۆنمان هەیە لە شاری کەرکووکدا ئەمانە هەر هەمووی نزیکەی ئەڕوا بۆ سەدان شوێنی شوێنەوار کە هەتا ئێستا زۆربەی زۆریان کنەوپشکنی تێدا نەکراوە بەپێی ئەو ئاماژانەی کەوا شوێنەوار ناسەکان ئاماژیان پێکردووە نزیکەی 15,000 شوێنی شوێنەواری هەیە هەتا ئێستا کاری لەسەر نەکراوە بۆ ئەوی بدۆزرێتنەوە نەک کنەوپشکنی باشە مامۆستا باز لەوە دەکەیت کە بەشێکی زۆر لە پارچەی کەلەپوری هەروە شوێنەواری دێرین هەیە بەڵام گرنگی پێ نەدراوە تا ئێستا کنەوپشکنینی تێدا نەکراوە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە ئەو بارودۆخە سیاسەیە کە لە کەرکووکدا هەیە بێگومانەوە هیچێک لە خەڵە هەرە گرنگەکان
مێژووی شاری کەرکووک و شوێنەوارەکانیشی هەمان شت کەوتۆتە ناو ئەو چوارچێەوەی ئەو بازنە ململانە سیاسیە و نەتەوایەتی کە لە شاری کەرکووکە هەیە. طبعا ئێمە ئێستا باسی هەندێک شوێنی شوێنەواریمان کرد ئەوانە هەر هەمووی کە هەندێکی کنەوە پشکنی تیاکراوە هەمووی هین سەردەمی پاشایەتیە واتە پێش 4 تەموزی ساڵی 1950 لە دوای سەردەمی سیستمی کۆماری بە هیچ شێوەیە کنەوە پشکنین لە شوێنەوارەکان نەکراوە و سەرڕای ئەوەش تەنانەت نوێژەنکردنەوەی هەندێک لەو شوێنەوارانە نەکراوە کە هەندێکیان گەشتونەتە قۆناغی داتەپین و تەنانەت دەسەڵاتی سیاسی لە ساڵی 1990 دەستی کردو بە ڕاکوزارکردنی هەموو دانیشتوانی سەر قەڵای کەرکووک بەیشە لە شاکارە هەرە دیێنینەکانی مێژووی شاری کەرکووک ناوزەند دەکرێت و لە ساڵی 1998 کۆمەڵێ ئامێری ڕووخاندنی وەکو شۆپەڵ و بلدۆزەر هاوردووە بۆ سەر قەڵای کەرکووک و دەستی کردووە بە ڕووخاندنی ئەو شوێنەوارانە یاخود ئەو مێژووە گرنگانە کە من خۆم لەو سەردەمەدایەکێک بوومە شایەت حاڵێک بوومە و 4 راپۆرتم بەڵاو کردوێتەوە لە ڕۆژنامەی ڕێبازی خوێندکانە لە ساڵی 1998 کە شایەت حاڵ بوونە هەر هەمومان کە خەڵکی کەرکووک لەسەرەوەی کەوا چۆن دەسەڵاتی سیاسی دەستی کردووە بە ڕووخاندنی شوێنەوارەکان و مێژووی کەرکووک ئەمە لە حەقیقەتدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەم دەسەڵاتە سیاسیە کە لە عێراقدا هەبووە هەر لە سەردەمی کۆماریە و تەنانەت ڕوخساری هەندێکیشی دیارە لە دەسەڵاتی سیاسی ئێستادا ترس و مەترسیان هەیە لەسەر کنەوە پشکنین لە مێژووی شوێنەواری ئەم ناوچانە کەوا ڕەچەڵەکی یاخود مێژووی دێرینی ئەم شارە دەربکەوێت ئەمە بێجگەلەوەی کەوا ئەو ململانیان نەتەوایەتی کە لە شاری کەرکووکشا هەیە ئەمە خۆش لە خۆیدا خاڵێکی ترە کە کاری کردو سەر ئەوەی کەوا گرنگی یاخود فەرامۆشکردنی شوێنەوار لە کەرکووکا بدرێت ئەمە تەنانەت ئەم ڕوخسارەی کە باسمان کردکەوە ململانی نەتەوایەتی و یاخود ململانی سیاسی لەسەر شاری کەرکووک و مێژوو شوێنەواری کەرکووک شتۆتە ناو ئەو بازنەوەدا ڕنگدانەوی داوەتەوە لە جیهانیشدا ئێمە لێتان ئاشکرا بێت دەیان هەوڵمان داوە بۆ ڕاکێشانی هەندێک زانکۆی جیهانی کە گرنگی ئەدەن بە کنەوە پشکینن و شوێنەوارەکان لە شاری کەرکووکە بەڵام مەترسی ئەویاندا هەیە زۆرجار باسی ئەویان کردوەوە ململانەیەکی سیاسی هەیە لە شاری کەرکووک و ململانەی نەتەوایەتی هەیە لە شاریکە ئەمە بێژگەلەوەی ئێمە هەندێک ئاماژەمان هەیە ئێمە ئێستام ئیدارە محەلی کە ئێستا هەیە ڕێگای داوە بە هەندێک دەوڵەتی کە دێ لە سەردەمانەکاندا ئەوێت هەندێک شوێن نوێژەن بکاتەوە بەڵام بە هیچ شێوە بە بەڕێکارێکی زانستی دەستی نەکرۆ بە نوێژەنکردنەوەی ئەو شوێنەوارانە تەنانەت هەندێک جار شێوان دووشێتی. باشە ئەو پارچە شوێنەواریانی کە لە بەغدادن کە لە پێشترا براونەتە بەغداد تا ماوەیەک پێش ئێستاژۆ ئەگەر هەڵە نەبم هەر پارچێکی شوێنەواری ئەر پارچێک دۆزرا بێتەوە کە لە پۆری شوێنەواری بتایبەت بێ بە پارێزگای کەرکووک گەڕێنراوەتەوە بۆ مۆزەخانەی گشتی لە بەغداد ئەم مۆزەخانەی کە کراوەتەوە لە کەرکووک لە قشڵەی کەرکووک تاشان توانراوە هەموو پارچانە بگەڕێنرێنەوە بۆ کەرکووک کە خاوەندارەتەکەی گەڕێتەوە بۆ کەرکووک باز لەوش دەکرێت کە هەندێک پارچە شوێنەواری هەیە لە ئەمریکا هەوڵدراوانش بگەڕێنرێنەوە بۆ کەرکووک بێگومان ئەوەی کە ئێستا دێنە کردیانەوە کە مۆزەخانەی مۆمەکەی پێڵێنەوە مۆزەخانەیەکی گشتی نییە تا بۆ کۆکردنەوەی هەموو ئەو پارچە شوێنەوارانی جیاجیاکاندا ئەمە مۆزەخانەیەکی کەلتوریە وەکو لە وێنەکانیش بینیمان هەندێ پەیکەر و وێنەی کۆنی با بڵین تەنەوعی نەتەوایەتی تێدایە و هەندێک گرنگیان داوە بە هەندێک ڕوخسار و جلو وەرگۆمشانە ئەو پارچە شوێنەوارانی کە بەڕێزت باست کرد کە هەمووی کە پەنجاویەک تابلۆی سەرقەڵایە و هەندێک شوێنەواری ناوچەکانی نووزی و چەرمۆ و تەلفەخارەیە کە لە ساڵەکانی ساڵی 1948 کنەوە پشکنی کراوە لەلایەن زانکۆی شیکاگۆ تیمێکی زانکۆی شیکاگۆ کە هاتم وێرە هەندێکیان بران بۆ بەغا بۆ مۆزەخانەی بەغا بەڵام بەپی ئەو ڕووداوە سیاسانی کە بەسەر عێراقیشدا هاتووە بێگومان هەندێک لەو شوێنەوارانە بردراون دزراون براون هەنیشان لە مەتحەفی لۆڤەرن هەنیشان لە ئەمریکان و هەندێکیشیان ماونەتەوە بەڵام ئەوانەش فەرامۆشکران و گرنگیان پێ نەدراوە کە بە شێوە لە شێوەکانەوە بتوانن بپارێزێ و هیچ هەوڵێکیش نییە لە ڕاستیدا بۆ گەڕانەوەی ئەو پارچە شوێنەوارانە و ئێمە گەیشتونێتە ئەو قەناعەتێک کە ئەو پارچە شوێنەوارانە ڕۆشتون و جارتر ناگەڕێنەوە بەڵام گرنگ ئەوەیە ئێستا کار بکرێت لەسەر
پرۆسەیەکی تر کە ئەوش پێی دەڵێن پرۆسەی دەستپێکردنی کنە و پشکنین لەنەو ناوچانێکەوە کنە و پشکنی تێدا نەکراوە و کار بکرێت لەسەرەوەی مۆزەخانەیەکی گشتی لە پارێزگای کەرکووکدان بدرێت و ئەو پارچانێک کە ئەدۆزرێنەوە بخرێنە ناو ئەو مۆزەخانەوە. ئەم مۆزەخانەی کە ئێستا بەڕێستان ئاماژەتان پێکرۆ مۆزەخانەیەکی لاوەچیە بەشێکە لە مۆزەخانی یاخود گۆشەیەکە لە مۆزەخانەیەکی گشتی ئەبێ بکرێتەوە لە شاری کەرکووک. بێگومان ئەوەش تا ئێستا نە بەرنامەی بۆ دانراوە نەکاری بۆ کراوە بە هیچ شێوەیەک. کاتەکە دکتۆر دڵشاد هۆکاری ئێمە بۆچی پێ دوایە بۆچی تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە مۆزەخانەیەکی شوێنەواری لە کەرکووکە بکرێتەوە گەر هەش بوو بێت ڕەنگە ڕێگری لێکرا بێت بۆچی هەوڵەکان شڕ ناکرێنەوە بۆی مۆزەخانێکی شوێنەواری بکرێتەوە بۆی پارچانە خاوەندارەتەکەی هی کەرکووکە بگەڕێنرێتەوە بۆ ئەوێ؟ بێگومان ئەم پرسیارە پرسیارێکی زۆر بەجێیە و گرنگە ئێمە ئەبێ لەسەری بوەستین. ئەم ئەرکە ئەرکیشی نیشتیمانیە ئەرکێکە ئەبێ دامودەستگای حکوومەت پێ هەڵبسێت ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری و دەستەی شوێنەواری لەکە بەشێکە لە ناو وەزارەتی ڕۆشنبیری ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان ئەبێ ئاماژەی پێ بکەین لە عێراقدا هەتا ئێستا یاسایەک نیە بۆ پاراستنی شوێنەوار و شوێنە مێژوویەکاندا. ئەمە یەک. خاڵی دووەم ئێمە کە لە وەزارەتی خوێندنی باڵین بۆ وەکو بەشێکی مێژوو مختصین یاخود پسپۆرەتی زانستیمان هەیە لەولا بە هیچ شێوەی لە شێوەکان نە ڕێگامان پێ ئەدرێ و نە دەسەڵاتێکشمان هەیە چونکە شوێنەوارەکان کە فەرمانگەی شوێنەواریە لە شاری کەرکووک سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئەوانیش تا ڕادەیەک ئەزمونیان نییە تا ڕادەیەک تیمیان نییە تا ڕادەیەک توێژینەوەی نوێیان نییە و کۆنتاکت و پەیوەندیشان نییە لەگەڵ زانکۆکانی جیهاندا کە بچ ڕێکارێک کار بکەن لەم کارەدا. بێژگەلەوە بربەستن ڕێگرن لەسەر ئەوەی کەوا ئێمە بینە ناو ئەو کارە و کاری بۆ بکەین. لە ڕاستیدا ئەگەر بینی بێتان دێنێ ئەم ئاهەنگی مۆزەخانەی مۆمەکە کرایەوە بە هیچ شێوە لە شێوەکان نە زانکۆی کەرکووک بانگهێش کراوە نە چینی ڕۆشنبیر و مێژونووز لەم شارەدا بانکراوە نە ئەکادیمیز بانکراوە ئەوەی بیمان زیاتر لایەنی ئەمنی هاتوونە ئامادەی بوونە کاریان لەسەر کردووە. ئەمە خۆی خاڵێک لە خاڵەکانە ئیدارەی مەحەلی ئێستا لە کەرکووک بە ئاراستەیە کارەکان ئەو ئاراستەیە بە هیچ شێوە لە شێوەکان گرنگی نادا بەزانست. ئەمە خاڵی دووەم ئەگەر پرسیارێکتر بکەی ئەی ڕۆڵی ئێوە لێرەدا چییە؟ ئێمە دەیان جار ئێمە دەیان سمینار و کۆڕی ناوخۆییمان کردووە و عەرەبیمان کردووە جیهانیشمان کردووە هەندێک جار زانکۆکانی باشوور و ناوەڕاست و هەرێمی کوردستانمان بانکێش کردووە بۆی و هەندێک جار زانکۆکانی عەرەبی و زانکۆکانی جیهانی و بە تایبەتی هەندێک لە زانکۆ هەیە بەشی مێژوو هەیە لە زانکۆکانی بەریتانیا بانکێشمان کردووە دەیان سیمینار و کۆڕمان لەم بابەتە کردووە. خاڵێکی تر ئێمە خۆمان بۆکو بەشی مێژوو پرۆژەیەکمان پێشکەش کرۆ لەم وارەدا پرۆژەکەمان بەناوی پرۆژەی ژیانەوە و پاراستن و ژیانەوەی کەلتور و شوێنەوار لە شاری کەرکووک کە زیاتر لە 50 لاپەڕە لە خۆیە بینێت و ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵامان وەرگرتووە زانکۆی کەرکووکمان وەرگرتووە تەنانەت ڕەزامەندی پارێزگاریشمان وەرگرتووە بەڵام هەتا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری نایەتە پێشەوە. ئێمە لەم پرۆژێدا پێشنیاری مۆزەخانەی گشتیمان کردووە لەم پرۆژێدا پێشنیاری ئەوەمان کردووە کە هەموو ئەو بربەستانە لا بدرێت کە لەسەر یاخود ئەو مەترسیانە لا بدرێت کە لەسەر شوێنەوارەکانی شاری کەرکووکدا هەیە. پێشنیاری ئەوەمان کردووە کە ئێمە دەست بکەین یەکەم شت دەست بکەین بە پاراستنی ئەم شوێنەوارانە و هەنگاوی دووەم دەست بکەین بە ژیانەوەی ئەم مێژوەدا و لێشت داشارمەوە لە ڕاستیدا شوێنەوار گرنگیدان بە شوێنەوار ئێستا لە هەموو جیهاندا و لە بەرنامەی هەموو دەوڵەتانی جیهاندایە کە چۆتە ناو چوارچێوەی پرۆگرامی گەشتسەندنی بەردەوامی گەشت و گوزاری شوێنەوارناسیەوە. ئەمە یەکێکە لە خاڵێکی زۆر گرنگە ئێمە لەو پرۆژدا پێشکەشمان کردووە کە ئەتوانێت ئیدارەی مەحەلی لە پاڵ پاراستن و ژیانەوەی ئەمە سوودێکی ئابووری و سوودێکی گەشت و گوزاری ببینێت لەو ڕێگادا. ئێمە ئەم بەرنامە ئەم پرۆژەی ئەمە گەرێ زۆرە فراوانە ناکرێت ئێمە لە بەرنامی شوایە هەم باسی هەرەموویکەین بەڵام ئەوەی کە من ئاماژەم پێکرێت ئێمە کاری لەسەر دەکەین بەڵام هەتا ئێستا لێتان ناشارمەوە هیچ ئیستیجابەیەک نییە لە هیچ لایەنێکەوە کە ئێمە بیکەین. ئەوەی کراوە لە کەرکووکشە کاری تاکە کەسیە بە ئیمکانیەتی مەحدود کراوە ئەگەر لەلایەن هەندێک پسپۆران بێ لەلایەن هەندێک ڕۆشنبیران بێ بەڵام بە هیچ شێوەیەک لایەنی پەیوەندیدار ئامادە نییە بێتە پێشەوە بۆ ئەم کارە.
باشە دکتۆر باست دەوە کرد کە هیچ ئیسیجابەیەک نییە و هاوکاتیش پێشتر باست لەو ململانێ نەتەوەی ململانە سیاسی کراو و گرنگترین هەنگاو کە باستەوە کردن لێ پێویستە کنەوە پشکنین بکرێت بە بڕوای تۆ ئەگەر بێت و کنەوە پشکنین بکرێت و جارێکی دیکە ئەم ململانە سیاسی وەرەوە ئەم ململانە نەتەویە نابێتە هۆی پراوێز خستنی بە تایبەتر ئەو مێژوو یاخود ئەو بابەتە شوێنەواریانەی کە بە تایبەتر تایبەتە بە کوردەکان بێگومان ئەو هۆیەکێکە خاڵێ لەو خاڵانەی کەوا مەترسیدارە لەلایەن بۆچوونی هەندێک لایەنەوە کەوا هۆکارن ئەوەیە ترسیان لەوەدا هەیە کە ڕەچەڵک و شوناسی ئەم شارە بۆ نەتەوەیەک بگەڕێتەوە ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە ئێمە پێی گەشتونە و ئەزانین مەبەستی ئەوانیش لەوەدایە تەنانەت دەک مەبەستیواندا ئێمە باسی ئەوم کرد قۆناغی لە قۆناقان لە ساڵی 1998 ڕژێمی پێشوو دەستی کرد بە وێرانکردنی قەڵا ئەمە هەنگاوی بۆ دانراوە و چۆتە ناو چوارچێوەی ڕووخاندنی مێژوو شوێنەواری ئەم ناوچانەدا بەڵام خاڵیشتر هەیە گرنگە ئێمە ئەبێ وەکو کورد داکۆشی لەسەرکەین و بینە پێشەوە بۆ ئەم کارە ئێمە مەسلەی یەکلاکردنەوەی مێژووی ئەم ناوچانە بۆ کورد بێ بێگومان نەتەوەی تر ژیاوە لەگەڵ ئێمەدا لەم شارەدا ئێمە ئێستا بیکەین ئەتوانین لە ڕێگای کنەوە پشکنین و ژیانەوەی ئەم شوێنەوار و مێژووی شاری کردو ئەتوانی وەکو خاڵێکی گرنگ بۆ پێکەوە ژیان ئاماژەی پێ بکەین کە ئێستا زۆربەی زۆری وڵاتان چاویان لەوەیە دەوڵەتان و دەوراوسێ و ناوخۆش دەستانەوەی ئێمەکە کە کەرکووک بکەێتە شارێکی فرەنەتەوەی ئەتوانین لە ڕێگای کنەوە پشکنینی مێژوو پاراستن و ژیانەوەی ئەمە خاڵی پێکەوە ژیان کە تەمەنی زۆر کۆنە لە شاری کەرکووک ئەتوانین بیکەین بە خاڵێکەوە ئێمە کاری لەسەر بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد عومەر سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی کەرکووک سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ئامادەبوونت.